خوای پەروەردگار شێرێکی ڕەوانە کرد ڕندەیەکی ڕەوانە کرد هاودنکردن کە بۆنی هەمویانی کرد تاوەکو گەیشتە عوتبە و چنگڵیدا لە دەموچاوی دوو کوڕی ئەبوو لەهەب بوون هەردووکیان زاوای پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم پێشەوەی خوا بکا بە پێغەمبەری خوا ڕوقیە و ئوم کولسومی لە هەردووکیان مارە کرد ئەبوو لەهەب هاتە لای عوتبەی کوڕی وتی ناوچەوانی من لە ناوچەوانی تۆ حرام بێ ئەگەر نەڕۆی کچەکەی محەممەد طلاق نەدەیت و سوکایەتی پێ نەکەی عوتبە خوا ڕیسوایی کرد هاتە لای پێغەمبەر وتی ئەی محەممەد من بڕوام بە ثم دنا فتدلى فكان قاب قوسينەکەی تۆ نییە تفێکی کردە ناوچەوانی پێغەمبەر و بەرچاوی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێشەرمانە ڕوقیەی کچی پێغەمبەری خوای طلاقدا پێغەمبەری خوا زۆر ئێشی پێگەهی فەرمی اللهم صلت عليه كلبا من كلابك خوایە سەگێک لە سەگەکانی خۆتی بۆ ڕەوانەکەی ئەبوو لەهەب لەسەر سەفەر بوو بۆ شام بە دەوروبەرەکەی خۆی وت محەممەد دوعای لە کوڕەکەم کردووە خۆ ئاگاتان لە کوڕەکەم بێ لە ڕێگا چوونە سەومیعە و شوێنی خواپەرستی ڕاهیبێک شەو لە یەمانەوە ئەبوو لەهەب ئەیوت ئاگاتان لە کوڕەکەم بێ کوڕەکەم بخەنە سەری سەر و سەری کەلوپەل و ڕایەخەکان شەو خوای پەروەردگار شێرێکی ڕەوانە کرد ڕندەیەکی ڕەوانە کرد هاودنکردن کە بۆنی هەمویانی کرد تاوەکو گەیشتە عوتبە و چنگڵیدا لە دەموچاوی و خوای پەروەردگار ڕیسوای کرد